ئەم جژنە لەگەڵ هاوسەرەکەمم کوردانی بێرمینگهام خۆشم ئەوێن ئێوە من گردنی ئەو کەسانە ئازا ناکەم کە ڕۆژێ لە ڕۆژان بەپێ ئەوەی من گوناحێکم هەبوو بێ دڵیان ێشان مانگی ڕەمەزان و جەژن نەیوتووە بڕۆ لە ماوەی ساڵەکە دڵی یەکێ بیەشێنە دوای داوای گردن ئازایی و خۆشحاڵم کە ئەم جەژنە لەگەڵ ئەوانە ماوەی 2 ساڵە لە دەرەوەی وڵاتم لا دەبانیوە ساڕڵە عید مبارەک چونکە هەرەوە نازانێت ئەوانی کە خیانەتەکە نەوەڵاقت گردنێ ئازانە بێ گردنیوانە ئازا ناکەم کە دڵیان ێشان و ئەوانەی ئەڕۆن مەجبورن بگەڕێنەوە وڵات و ئیشەڵڵا ئەوانەی کە دڵیان ێشان و ڕۆژێک بەخۆیان ناچنەوە یەنداوی لەبوونم لێکن خاتون جەژنی پیرۆز بێ جژنی تۆش پیرۆز بێ شەموو وەزع چۆنە؟ وەڵا ئەیمانیە لەخوا بەزیا بێ لەگەڵ ئەم جەژنا چۆنی؟ پێش هەموو شتێ با بڵێم جژنی پیرۆز بێ جەژنی خۆشی پیرۆز بێ هیوادارم جژنی تۆ و جژنی هەموو بینەرانی بیکەیفۆر و جژنی هەموو کوردان پیرۆز بێ جیاوازی ئەم جەژنە و جەژنەکەی ڕابردوو چۆنە؟ چییە؟ ئەم جژنە لەگەڵ هاوسەرەکەمم زۆر دڵخۆشم حەزی کرد جژنی ئێمە ببینێت چونکە خۆی خەڵکی ئێرە نیە یعنی تەنیانیم جژنەکانی کە هەمووی لەسەر شەقام بووم بەڕاستی بۆ مقابلەکردنی ئەو بەڵام ئەم جژنە ڕاهاتوومەت بۆ ئێرە لەگەڵ هاوسەرەکەمە وایە لێرە جژنەکەین بۆ هاوکات کاری تەلەڤیزۆنی شەکەم لێرە لەش ساق بێت لێرە پەیامی جەژنە پیرۆزە بۆ کەس و کار و خانەوە دەکەت و هەر کەسێک و یەکێ گردن ئازابکە و گردنیان ئازاب بکەیت و ئۆکێ پێشەمە شتێ جژنە پیرۆزەی خۆم لە هەموو کەس و کارم ئەەکەم لە خوشکانم ئەەکەم لە ماڵە مامم ئەەکەم لە پورەکانم ئەەکەم کورزاکانم هەرچی بە خوێنم گاتێ پیرۆزبیان لەکەم ئەنجا لە تەواوی کوردان و مسلمانانی جیهانیش پیرۆزبیان لەکەم و بە نسبەت گردن ئازاییەوە ئەمێ شتێ بڵێم من گردنی ئەو کەسانە ئازا ناکەم کە ڕۆژێ لە ڕۆژان بەپێ ئەوەی من گوناحێکم هەبوو بێ دڵیان ێشان و مەجبور نیم بڵێم گردنی ئازابێ ئەگەر هاتوێتن بەبێەوەی بمناسم بەپێ ئەوەی قسەم کردبێ لەگەڵم بەپێ زیارە زەرێکم هەبوو بێ بۆیان ئەوان خراپبوون بەرامبەر منیان دڵیان ێشان و لەبەرەوە پیانەڵم گردنی ئازانە بێ گردنە مار پێوەیە بەخوا لەبەر خاتی مانگی ڕەمەزان و جەژنە پیرۆزە لەبەر خاتی مانگی ڕەمەزان ئازاکە ئینشاءالله خوای گەورە بیکاتەمای خێر مانگی ڕەمەزان و جەژن نەیوتووە بڕۆ لە ماوەی ساڵەکە دڵی یەکێ بیەشێنە دوای داوای گردن ئازایی دڵی گەورەیە دڵمان گەورەیە دڵمان بوو بە پاس و گەڵابوو بە هەمووی بەڵام بەڕاستیمە ئێمە مسلمان ڕاستە ئەبێ لێبوردە بین و لێبوردەشین لە زۆر کاتە بەڵام ئەوانەی کە لە ناخۆ ناخیان نەژانم ناخیان برینار کردوم ئەوانی کە خیانەتەکە نەوەڵاقت گردنێ ئازانە بێ بەڵام جژنتان پیرۆز بێ ئەتوانمەوە بڵێم ئینشاءالله تۆ کاری داهاتوو چییە بێت لە کەناڵی زووم کەناڵی زووم کەناڵێکە هەستەکەم خۆم تیا دۆزیوەتەوانێت تا ئێستا و لە بەرەوەی کە ڕێم پێ ئەیە دەنگی کوردانی تاراوگە بگەێنم وەکو خۆی و خۆشحاڵم کە ئەم جەژنە لەگەڵ ئەوانم بەڕاستی من ماوەی 2 ساڵە لە دەرەوەی وڵاتم و تا ئێستا جەژنی خۆمانم نەدیوە لەم 2 ساڵەیە ئینشەڵڵا بۆ ساڵی داهاتوو خوا یار بێ ئەڕۆمەوە چونکە جەژنی نەورۆز و ڕەمەزان ئەکەونە یەک ڕۆژەوە تەقریبەن ئەچمەوە ئەوێ جەژنەکەم لەگەڵ هاوسەرەکە تاڕۆی ئەرەوەڵاڵێیم ئەرەوەڵا خۆی حەزەکە کەس و کارم ئەیبینن و ئەیناسن ئۆڕێدی ئەرەوەڵا ئێتر کەسێکی باشە تێگەشتووە تەقدیرەکە و لا دەبانیوە ساڕڵە عید مبارەک چونکە هەرەوە نازانێ زۆر باش ئینشاءالله و سپاس دەکەم و جژنی تۆش پیرۆز بێ تۆ پلانە چێت تۆ نیازت چییە؟ من ئینشاءالله بە بەرنامەی جوان و بە بەرنامەی نیۆ ئێمە خزمەتی مینەرەکانی بەڕێز ئەی جژن چی کردو تا ئێستا؟ جەژن لە ڕاستیە بەیانی زووەڵ سام وەکو ساڵانی ڕابردوو چمە مزگەوت لەگەڵ برایانە خواردنم دروست کرد و نوێژی جەژنمان کرد و لەگەڵ برایانە خواردنمان خوارد و دوای جەنابەت تەلەفۆن و بۆ کردم ماتمە حوزوری جەنابەت لێ دوایەوەتر هەنێ برادەر و دۆست هەیە چین بۆ جەژنە پیرۆز سەردانی یەکتریەکەین مەڵێ
لێرە جەژن خۆشە ئیتر دۆست و برادر و ئەحباب هەیە و کەسانێک و بەڕێزی ژەنابتان هەیە و ئیتر سپاس بۆخوا دڵمان خۆشە لێرە. جژنی ئێرە خۆشە ینی بە تایبەتی بێرمینگهام من ئەمە یەکەم جەژنەوەزم لە بێرمینگهامن بۆ بەرنامێککە هاتوون بۆ ئامادەکاری بەڵام بۆ جەژن خۆدی جەژن لێرە بم ئەمە یەکەم جارە و زۆر خۆشحاڵم و کوردانی بێرمینگهام خۆشم ئەوێن ئێوە دایم هاوکاری من بوون دایم یعنی کە داوای کارێکم لێ کردبێتن دڵتان نشکانم لەبەرەوە خۆشەویستێکی زۆر بۆ هەر هەمووتان کوردانی بێرمینگهام بە تایبەتی تەمان و هیوادارم هەموو لایەکتان دڵخۆش بن هەموو ڕۆژێکتان جەژن بێ خۆشی بێ تەبایی بێ پرسیارێ دوان مادەم ئەوەنە دڵت بە کوردانی بێرمینگهام ئەکرێتەوە بۆچی لە لەندەنەوە نایی بۆ ئێرە بە یەک جاری بۆ لە لەندەن دانیشتووی ئێرە بۆ تۆش باشترە و یا خۆی ڕاست دەکەی لەبەر کە بێرمینگهام زیاتر کوردی لێ و ئیشەکانی من زیاتر لێرە ئەڕوا بەڵام وەک پەیامنێر زیاتر ئەبێ لەندەن بشی لەبەرەوەی کە زوومی لەندەن لەگەڵتانین لە زوومی لەندەنەوە من ڕز و خۆشەویستیم بۆ تۆ هەیە زۆر سپاس هیوادارم هەمیشە باش و تەندروست باش بی و سەرکەوتوو بیت و کۆنگرەجولیشن ئینشاءڵڵا هەمیشە خۆشی بێت ئەمە قسەیەک شتێکمان بیرچوو بێ لە کۆتایی ئەگەر جەنابەت شتێکە بیرما بیا شتێک پەیامێ شتێکەیە سپاس لە کۆتاییدا ئەڵێم لێم زیز مەبن کە ئەڵێم گردنیوانە ئازا ناکەم کە دڵیان یێشانم چکە بەڕاستی من بەگشتی لە خزمەتی هەموو کوردی ئێرە بەڵام کەسێکیە لە خۆڕایی لە بەغیدیا بێ لە نازام لە چیا بێ شەڵا باشە بن بەڵا باش نابن ئەوانەی ئەڕۆن مەجبورم بگەڕێن و بۆلات کە تۆ دڵێکی ساف دڵێکی گەورەت هەیە میرەبانی خوا خۆی ئاگای لێە لە دڵی هەموومان چۆنی بەزەکەت بە دڵی من بووە وەڵی کەس عسێتی دڵی نەئەیە من هەمووتانم خۆشە بێ و ئیشەڵڵا ئەوانەی کە دڵیان نیشانم ڕۆژێک بەخوا ناچنەوە یەنداوی لەبوورنم لێکەن بۆی کە منیش لیان ببوورم ئینشاءڵڵا زۆر سپاسەکەی زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ هەمیشە دەستاقبین جژنتان پیرۆز بێ و دانیشن بەخۆشی سپاس کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4